جارێکی تر هەرێمی کوردستان لە راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکاندا دەربارەی ڕەوشی مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین بە خراپی باس کرایەوە. لە نوێترین راپۆرتیدا ڕێکخراوی هیومان رایتس وۆچ ڕەخنەی توند ئاراستەی حکوومەت و دەستگاکانی هەرێم کردووە بەوەی دادگاییکردنی سزادراوانی بادینان نادادپەروەری تێدا بووە و پێشێلکاری تێدا ئەنجام دراوە. لە سەرەتای دەستبەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بەگشتی و لە زۆنی زەد بە تایبەتی پاشەکشەی گەورەی کردووە. دەیان ڕۆژنامەنووس و چالاکوان دەستگیر کراون و بەشێکیشیان بە بەکارهێنانی دادگاکان 6 ساڵ زیندانیان بەسەردا سەپێنراوە. راپۆرتەکەی ڕێکخراوی هیومان رایتس وۆچ هاوکات بوو لەگەڵ ساڵڕۆژی ڕۆژنامەگەری کوردی. لە راپۆرتەکەدا هاتووە دادگاییکردنی چالاکوانانی بادینان لە دادگای تاوانەکانی هەولێر پێشێلکاری یاسایی و دەستێوەردانی سیاسی زۆری تێدا ئەنجام دراوە. لە بەرامبەردا دیندارجێباری ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکانی حکوومەتی هەرێم وەک هەمیشە ناوەڕۆکی راپۆرتەکەی ڕەت کردەوە وتی دادگا لە حکوومەت و دامەزراوە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا سربەخۆیە و حکوومەتی هەرێم دەست لە پرۆسە یاساییەکان وەرنادات. ئەمە لە کاتێکدایە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت هەفتەیەک پێش دادگاییکردنی سزادراوەکانی بادینان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا تۆمەتی سیخڕبوونی دایە پاڵ دەستگیرکراوەکانی بادینان. ئێستا ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بە تەواوی سنووردار کراوە. ئەوەش نیگەرانی توندی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی بەدوای خۆی داهێناوە. لەگەڵەوەشدا چەندین جار لەسەر ئاستی وەزارەتی دەرەوەی ئەمریکا نیگەرانی لە بەرامبەر ئەو پرسە نیشان دراوە. ئەم پرسە تەواوی دامەزراوە شەرعیەکانی هەرێمی خستوەتە ژێر پرسیارەوە. بەو پێی تەنها ڕۆژنامەنووسان و چالاکوانانی نەگرتووەتەوە، بەڵکو پەرلەمانتارانیش ناتوانن بە ئازادی کاری خۆیان لە چاودێریکردنی حکوومەت ئەنجام بدەن. بۆیە هەر بەڕێزێک لەگەڵ هەڵگرتنی پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعیدە دەست بەرزکاتەوە. ئەوە تا لە پەرلەمانی کوردستان و بە بەکارهێنانی زۆرینەی پەرلەمانی پارێزبەندی یاسایی لە سۆران عومەر ئەندامی پێشووی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لەسەر سکاڵای مەسرور بارزانی وەرگیرایەوە کە ئەویش دژی بڕیارەکە دەستی لە کاری پەرلەمانتاری کێشایە. پارێزبەندی لە ئێمە بسەنەوە، ئێمە بە پارێزبەندیەوە شانازیمان نەکردو و خۆمان نەپاراستووە.